بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە عێراق ئامادەکاریەکان بۆ ئامادەکردنی ڕژنووسی پرۆژە یاسای بودجێ عێراق بۆ 3 ساڵی داهاتوو دەستی پێکردووە. نوێنەری هەرێمی کوردستانیش لە گفتوگۆکاندا بەشدارە. بەشداری نوێنەری هەرێمی کوردستان لە گفتوگۆکان لە کاتێکدایە ساڵانی ڕابردووش حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری لە گفتوگۆکانی پرۆژە یاسای بودجێدا کردو، بەڵام دواتر پابەندی یاسای بودجێ عێراق نەبوو. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین کە بۆچی ڕێکەوتنێکی گشتگیر لە نێوان هەرێم و بەغداد ناکرێتەوە، بۆچی کێشەی موچەی فەرمانبەران یەکلان ناکرێتەوە بە میوان دەرێک لە بەڕێزان دکتۆر غالب محەممەد و سەرکەوت شەمسەدین ئەندامانی پەرلەمانی عێراق. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. لە بەغدا کۆبوونەوەکانی لیژنەی داڕشتنی پرۆژە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی داهاتوو دەستی پێکرد. نوێنەری هەردوو وەزارەتی دارایی و پلاندانانی هەرێم لە کۆبوونەوەکاندا بەشدارن. لەم بارەوە زاگرۆس فەتاح بریکاری وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێم ڕایگەاند مەبەستی ئەم سەردانە بۆ دانانی بنەمای استراتیژی بودجێ عێراقە لە ناویشیدا بودجە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان. بە بەشداری نوێنەرانی حکوومەتی هەرێم لە لیژنەی ئامادەکردنی پرۆژە یاسای بودجێ عێراق بۆ 3 ساڵی داهاتوو لە کاتێکدا تاوەکو ئێستا هەولێر و بەغدا لەسەر دۆسەی نەوتی هەرێم ڕێک نەکەوتون. هەروەها ڕێکەوتنی ناردنی 320 میلیارد دینارەکە و ڕادەستکردنی نیوەی داهاتی هەرێم تەنیا بۆ مانگەکانی 8 و 9 دێ. ساڵانی پێشووتریش نوێنەری حکوومەتی هەرێم بەشداری لە ئامادەکردنی پرۆژە یاسای بودجێ عێراق کردووە، بەڵام دوای پەسەندکردنی لە پەرلەمانی عێراق حکوومەتی هەرێم پابەندی یاسای بودجە نەبووە. بەپێی یاسای بەڕێوەبردنی دارایی عێراق کە لە ساڵی 2019 پەسەند کراوە، دەبێت سیستمی داڕشتنی پرۆژە یاسای بودجە لە 1 ساڵیەوە بگۆڕێت بۆ سیستمی بودجەی 3 ساڵی. بۆیە وەزارەتی دارایی عێراق بەپێی ئەو داواکاریە لیژنێکی باڵای پێک هێناوە و سەرقاڵی داڕشتنی پرۆژە یاسای بودجەی 3 ساڵی داهاتووی عێراقن. هەر بەپێی یاسای بەڕێوەبردنی دارایی عێراق لە کاتی پەسەندکردنی بودجێ عێراق بۆ 3 ساڵ ساڵی یەکەم حکوومەت بۆی نییە دەستکاری یاسای بودجە بکات، بەڵام ساڵی دووەم و سێم دەتوانێت بە ڕێژەی لە 20 گۆڕانکاری تێدا بکات و ئاراستەی پەرلەمان بکرێتەوە بۆ پەسەندکردنی. بەپێی یاسا دەبێت تا ناوەڕاستی مانگی نۆ وەزارەتی دارایی عێراق پرۆژە یاسای بودجە ئامادە بکات و ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی بکات. دواتریش لە مانگیدا ڕەوانەی پەرلەمان بکرێت بۆ ئەوەی پێش سەری ساڵ پەسەند بکرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، بەخێربێن، سوپاس سوپاس کاک دکتۆر غالب لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئێستا ئامادەکاریەکان بۆ بودجەی ئامادەکردنی ڕۆژنووسی بودجێ عێراق بۆ 3 ساڵی داهاتوو دەستی پێکردووە، هەرێمی کوردستانیش بەشدارە. ئەم بەشداری هیچ کاریگەریەکیە لەسەر ڕێکەوتن لەگەڵ بەغداد؟ بەڵێسڵاومەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویست و بەخێراتنی کاکسەگە دووشەکەم طبعاً ئێمە بێ بزانین دوو جۆر ڕێکەوتنەیە حکوومەتی هەرێم ئەبێ پێی ڕەوی بکات. یەکێکی ئەوەیە ئەم ڕێکەوتنە تا 4 مانگ تا ئەچینە ناو 2021ەوە، بۆ ڕێکەوتنێکی تریشی ڕێکەوتنی درێژخایەنە بۆ موازنەی 2021 و ئیتر ئەگەر موازنەکە ساڵ بێ 21، ئەگەر 3 ساڵش بێ بۆ 21 و 22 23. طبعاً موازنەی هەرێمی عێراق زۆربەی لەسەر مەسەلەی نەوتە، ئەگەر سەیریکەی 93% لەسەر نەوتە، کەواتە هەرێمی کوردستان دەبێت لە ڕێکەوتنەکانیان لەسەر دووشت ڕێک بکەوێت لەگەڵ عێراقا و عێراق دەستبەرداری ئەو دووشتە نابێ. یەکەم مەسەلەی نەوت ئەبێ بزان چەندێک تەسلیمەکە 250,000 هەموویەتی کەمترە لە 250,000، ئەمە یەکەم. دووهەم لە مەسەلەی داهاتی گومرگەکان کە 50% داهاتی گومرگەکان لەبەر دوو هۆکار عێراق زۆر سەختی لێکە. یەکەم بۆتە هۆی زەرێکی گەورە لە حکوومەتی عێراقدا. هۆکارەکەی چییە؟ ئەم داهات ئەم گومرگانەی ئەم مەرزانەی هەرێمی کوردستان هیچ تعریفەیەکی گومرگی عێراق تەطبیق ناکەن. ئەمە یەک. دوو بەڕاستی ئەبینین ینی قاچاقچی بوونەتە شوێنی قاچاقچی و شتی مەوادی تر کە بەسەرچووە و مەوادی ئەوانەی کە نابێتە ناو عێراقەوە دێت لەوێەوە، یان ئەوانەی کە نابێت لە عێراقەوە دەرچێ، وەکو
مس و فافۆن و مادەکانزاکان و ئەوەی هین ئەبینین یەکێتی و پارتی بەدڵی خۆیان ئیشی تیاکەن مەرزیان کردوەوە بێ ئەوەی کەس بزانەدایەنە بە کۆمپانیا بۆ نمونە مەرزی وەلیدێ مەرزی سمێڵکا هەیە دوو کۆمپانیای پارتی هەرتوشی بەڕێوە ئەبات و هەر حکوومەت یەک مۆزەفی حکوومەتی لێ نیە یەک مۆزەف یەک مۆزەفی حکوومەتی لێ نیە دوو مەرزەیە لە بینی ئێمە و سووریایە یان بە شتێکی تر بڵێن ئێمە و ڕۆژاوای کوردستانە تقریبا ئەم دوو مەرزەناوی وەلید و سمێڵکایە نزیکشن لە یەکەوە ئەم وەلید و سمێڵکا دوو کۆمپانیا بڕێوە بە کۆمپانیاکی ناوی ستێرە هی مەسرور بەرزانیە و کۆمپانیاکی ناوی سەلاحەددینە هی نێچیروان بەرزانی ئای گروپی کارە ئەم دوو کۆمپانیا هەموو تەعیفە گومریەکان خۆیان وەرێگرن هەموو ئیشی گواستنەوە و نەقڵ و نازام چی خۆیان وەرەگرن بۆ زانیاری لەکوێ حکوومەت نییە لەو منطقە یەک مۆزەف نابینی لەو شوێنە ئەمە یەک دوو بۆ زانیاری جەنابەت پێش چەند مانگێک ئەگەر حسابات بکەی لەگەڵی داهاتەکەی زۆر زیاتر بۆ لە برایم خەلیل بۆ لەبەر ئەوە هەر شتێک ناتوانانی لە برایم خەلیل پارتی بیتێرێتە ژوورۆ دێ لەوێەوە ئەهێنێتە ژوورۆ دێ لەوێەوە ئەهێنێتە ژوورۆ بۆ ئەوەی داخل بکرێ ئەنجا هەموو ئەو ماوادانەی کە دێت زۆربەی مەسەلەی چمنتۆیە شیشە مەسەلەی جگەرەیە مەشروبە هەموو ئەو شتانە کە دێ بێ ئەوەی گومرگ بدەن کار و ستێر خۆیان دەستیان گرتۆ بەسەریە یعنی ئەمە فەوزایەکی زۆر زۆرگەوە لەبەرەوە عێراق دەیەوێت کۆنتترۆڵیکە بۆ ئەوەی هیچ نەبێ خۆی لە مەرزەکانی خۆیان زەرمەند لەو مەرزانەی سنوورە شەو قاچاقچێتی هەر هەیە بڵێن لە سنووری سلێمانیش بەتاکی سنووری سلێمانی ئێستا بۆتە پشکی ینی پشکی شێری بەرەکەوێت لە قاچاقچێتیە ینی بەداخەوە ئەم سنوورە ینی بەڕاستی من پێم وایە ئێمە ئەم حکوومەتی کابینەینەوە ینی لایەنەکان بەشێکمان هەر ینی بۆ نمە زنە گۆڕان چۆنایی بۆ چاکسازی کەچی خراپتر بوو باشتر نەبوو ینی کاتی من کە من سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە بووم یەک تەنکەرمان نەئێڵا بێتە ژوورۆ ئێستا ئیش لە تەنکەر بەڵێ ئێستا ئیش لە تەنکەر دەرچووە ئێستا سیارەی کە بەس دێتە ژوورۆ کەس نازانێت مخەدەراتی تایە کەس نازانێت تەقینەوەی تایە کەس نازانێت چەکی تایە کەس نازانێت جگەرەی تایە کەس نازانێت مەشروبی تێ دێتە ژوورۆ ئەڵێ کرد ئەمە تایبەتە و من پێم وایە ئاسایشی ناوچەی سلێمانی یەکەم ینی ئەگەر حساباتی بکە لە حسابات لەگەڵیانە بکەی یەکەم کەس ئەوان بەرپرسن لی و پێم وایە ئەوان شەریکن لە ناویە سوپاس دەکەم کاک سەرکەوت جەنابیش بەخێر بێ سەبارەت بەوەی کە نهێنی ئەوە چیە کە کێشەی موچە بە تاوەتی یەکلا ناکرێتەوە لە نێوان هەرێم و بەغداد یاخود بڵێن دۆسیی نەوت یاخود خاڵە سنووریەکان بۆ ڕێکەوتنێکی گەشتگیر ناکرێت و خەڵک لەو سەرێشە مەلوولانی سیاسیە موچە بە دوور ناگیرێت لەو مەلوولانی سیاسیانە زۆر سپاس بۆ پێیان سپاس بەخراتی کاک دکتۆر خالیوی شەکەم کاک حەکیم ڕەنگە ئەگەر بکرێتەوە بۆ ئەرشیفی ئەم بەرنامەی بەڕێزت لەگەڵ دکتۆر غالبە لەگەڵ منە لەگەڵ مامۆستا ئەحمەدا و هەر لەجار کاک وشیاریش کە باسی ڕێکەوتنی عێراق و ئارەمان کردبێ هەموو جارێ ئەو دڵنیایەمان ناوە کە ڕێکەوتنەکان کاتێ بێ و ڕێکەوتنی یەکجارێکی ناکرێت دواتر هەر ئێستا لە کۆمنت یا بڕۆ کۆمنتی بەرنامەکانی پێشوو کۆمنت نووسەکانی پارتی دەستیان کردەوە بە جنێوان و ئێوە چاوتان یا لە پەیجەکانیان دەستیان کردەوە تۆمەت بەخشینەوە کە ئێمە چاومان بەرای نایە ڕێکەوتن بکرێت لە نێوان عێراق و هەرێما کە لە ڕاستیە ئەوە ئێمە فشاریان لێ ئەەکەین و ناچاریانەکەین کە ئەبێ ڕێکەوتن لەگەڵ عێراق بکەن نەک لەگەڵ ئەنقەرە و لەگەڵ تەهران ڕێکەوتن کەن و کلک لەگەڵ ئەوان ناگرێبن هۆکاری سەرەکیەکەی بەشێکی پەیوەندی بەوەیە کە ئەمانە بڕیارن لە ژێردەستی خۆیان نەماوە بەشێکی زۆری پارتی لە ڕووی نەوتەوە کاکە پارتی لە ڕووی نەوتەوە کۆمەڵێک قماری زەبەلاحی کردووە خۆیان سوودمەند بوون دێوەکو کۆمپانیا زەبەلاحەکانیان ئەوەی کە مرتەزا لاخانی ماوەی ڕابردوو ئاشکرا بوو ئەگەر بتوانین دواترش باسی بکەین کە مەلەفێکی زۆر زەبەلاح بوو ئەوە ئۆپۆزیسیۆنی جاران و گۆڕان نەماوە ئێستا ئۆپۆزیسیۆنی پارە هەیە کە بە پارە و ئەوانە زەختەکا بوو لە پێناو هەندێک قەرز و بەرز و ئەوانە ئەگینا ئەگەرەوە سەردەمی گۆڕانی جاران بووایە ئەوە ئێستا حکومەت لەسەری لەرزا بوو حکومەت نزیکە کەوتە لە ڕووخان 6 ملیار دلار لە ڕێگەی کابرایەکی قاچاقچی دەڵالێکەوە پارەی نەوتی هەرێمی کوردستان بچێتە ئەوێ ئەبێت چەند 6 ملیاری هەر نەچبێتەوە شوێنێکی تر نەچبێتەوە بۆ باقەکانی تر نێدرابێ ئەمە ئەم پارەیە لە ڕێگەی تورکیا و لە ڕێگەی کۆمپانیای تریبیانیە و لە ڕێگەی کۆمەڵە قاچاقچێتیەوە بەهزگانی تری پێوەکرێ ئیشی تری پێوەکرێ و کۆمپانیای پێ دروستەکرێ لە حساباتی ترا شارراوەتەوە بۆیە ئەم خێر و بەرەکەتێک کە دەستیان کەوتووە لە ماوەی ڕابردووە تا 2014 عێراق لەژێر زەختی ئەمریکا ناچار بۆ پارە بۆ هەرێمی کوردستان بنێرێ بەبێ ئەوەی ئەمان نەوت فرۆشن ئەمان دەستبەرداری ئەمە نابن ئیلا نزیک بنەوە لە ڕووخان نزیک بنەوە لەوەی کە سوڵتەل دەسێن هەتا ئەو کاتێک کە ئەزانن بۆیان ئەگونجێ
تعاطفی قەزەی کوردی بەکارهێنن تعاطفی فەرمانبەران بەکارهێنن کە زەخت عێراق بکرێ ئێمە ماوەی پێشوو 2019 لەگەڵ مامۆستا ئەحمەد کە دکتۆر غالب ئەو برادەرێکی گرۆپی 15 زەختێکی زۆرمان کرد و هاوڕا بووین لەگەڵ حکومەتەکان ترا کە کێشەی موچە لە کێشە سیاسیەکان جیا بکرێتەوە فعلا سەرکەوتوش بووین ساڵی 2019 بە تەواوەتی و دواتر بەشێکی 2020 پارە لە عێراق و هاوسەر ڕێوان نەوتیان نەیە ئیمزاشیان کرد کە نەوت بن وعدیان نابوون کە نەوت بن نەوتیان نەیە توانیمان قەنەعەت بە عێراق بکەن فرسەت بە کابینەی تازە و بە حکومەتی هەرێمی کوردستان بین بەڵام ئەوان هەر بەردەوام لە قاچاقچێتی خۆیان و ئەمان زانی ئێمە دوای ئەوە دەعبەکەمان گۆڕی لە ڕاستیە لەگە برادرانی ترا ئێمە پێمان وایە نابێ بەتەنها هەر ئەوەندە موچە لە بەغداوە هاویتر لێی گەڕێن ئەمان ئەشی خۆن مهم وێ بەغا موچەکە نەبڕێ نا ئەبێ ئەو تاڵانکاری هەرێمی کوردستان کۆتایی بێ بەچی ڕادەگیری ئەو تاڵانکاریە بەشێکی پەیوەندی بە کۆمەڵە چاکسازی هەیە لە عێراق بکرێ بەشێکی پەیوەندی بە استقراربوونی حکوومەتی عێراقی و هەیە کە لەدوای عەبدولمەهدی فرسەتێک عێراق بە تەواوەتی شێوە مستەفا کاظمی فرسەتێکی تری پێ بدرێت تاوەکو دۆخی سیاسی عێراقی استقرارەکە ئەو دۆخە سیاسی عێراقەکە استقرارەکە هەندێک هەنگاوی جدیتر ئەنێ یەکێتی و پارتی خۆیان ئەزان ئەیانێت تا زۆرترین پارە بدزن زۆرترین تاڵانکاری بکەن چونکم ئەزان کە کاتیانێت حدودەکانیان لە دەستوەرەکی دێتەوە کاتیانێت ناتوان نەوت فرۆشن ئەو قەزیەی کە دکتۆر غالب باشە شارەزای قەزەی نەوتی هەرێمی کوردستان ئەوەی تورکیا لە دادگاکانی پاریس هەیە ئەمە قەزەیەکە تەورێکە لەسەر ملیانە دانراوە حکومەتی عێراق تەنها چاوەڕێوەکە تۆزێک وەزعی خۆی ڕێکخاتەوە ئەوەی داوای 26 میلیارد دلار بەڵێ ئەوە تەمان ئەوە تەورێکە لەسەر ملی حکومەتی هەرێم لەسەر ملی پارتی وەکێتی و ئەو دادگایی کە لە لەندەن هەیە ئەو دادگانی تر کە لە دژی حکومەتی هەرێم کراوەتەوە لە تەکساس لە پەنسیلڤانیا کراوەتەوە لە دژی شەریکاتەکانیان کۆمەڵە مەلەفی تر لە دژی شەریکاتەکانیان کراوەتەوە مەلەفێکی تر هەیە لە ژێرەسی FBI کۆمپانیەکانی پارتی وەکێتی تێوەگلاوە مەلەفی پاراشتنەوە و مەلەفی ڕەشوەیان بە کۆمەڵە کۆمپانیا و بەرپرسی ئەمنی ئەمریکی کە لە مەتاڕی هەولێرەك ئێستا حالە لەژێر لێکۆڵینەوەی FBI ئەو مەلەفە کە پەیوەندی بنەوتەوە هەیەش ئەو بابەتش پەیوەندی بنەوتەوە هەیە کۆمەڵی کۆمپانیان خراوەتە لیستی ڕەشەوهینی مەنسوور بەرزانیە کۆمەڵی کۆمپانیای تریان هەیە ئێستا لە ئیشەکانماون ئەوان لەژێر لێکۆڵینەوەیان ئەمانە پەیوەندی بە کۆمەڵی قاچاقچێتی زۆر و بەرژەوەندی زەبەلاحی ملیارەها دۆلارەوە هەیە و عێراق شڵەقاوە شڵەژاوە میلیشیات حکومی بەشێک لە عێراقی کردووە ئەوە لە قازانج ئەمان بووە بۆیە ئێستا وردە ئەکەونە تەقەکردن کاتێک کە کازمی هەندێک هەنگاوی جدی ئەنێ ئەکەونە ئەوەی کە خەڵک بترسێنن کازمی بترسناکە و عێراق هەڵ ئەسێتەوە و ئەژدی هایە و بەسە هەرێمی کوردستان بەداخەوە هەندێک ئەکادمیست بە وشیاری بێ ناوشیاری بێ لە دەروی کوردستان و لە ناوی کوردستان کەوتنەتە ئەو بەرێ و خەریکی دروستکردنی لۆبیەکی بەلاشن بۆ پارتی و بەرزانیەکەن لە دژی کازمیە لە دژی عێراق کە ئەیکەن ئێمە پێمان وایە ئەم کێشەی بووچەیە بەمە بەست پارتیوەکێتی بە تایبەتی بەمە بەست پارتی دروستی کردووە بۆچی بەمە بەست دروستی کردووە چونکە کێشەکە ئەوەیە کاک حەکیم تۆ بیری لەکەرەوە ئەگەر کێشەی موچە نەبێ خەڵک داوای چیترەکە ئێستا حالیان هەموو کێشەکان داوای موچەوە نیە هەموو کێشەکە کورکراوەتە لەوەی موچە ئەگەر کێشەی موچە نەبێت داوای دامەزراندنی دەرچۆکانی زانکۆکەن خەڵکێکی زۆر بە هەزاران سەدان هەزار کەس هەیە داوای دامەزراندنەکە ئەو جارە مەشغوڵیانەکە بەم کێشەی موچەوە دوو کۆنتڕۆلی حیزبەکان تری کردو گۆڕان چۆتە ناو حکومەتەوە یەکێتی باڵباڵێنە هەر باڵێکی کۆمەڵی پارەی پێەیە و کۆمەڵە تاڵانکاری و عقود و ئەوانەیان پێەیە هەندێک عقدی چەوریان پێەیە بێدەنگە من لە بەرامبەر ئەو تاڵانکاریی کە ترسناهی کە پارتی کردوێتی لە تاڵانکاریە فەرقێکی ئەوتوار نییە کێتی پارتی لە تاڵانکاریە بەڵام جیاوازیەکەی لەوەی کە پارتیکە کە پارتی سیاسەتی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق بەدەستەوەیە سیاسەتی دەرەوەی بەدەستەوەیە سیاسەتی نەوتیشی بەدەستەوەیە و لە نەزعەی ئیشکردنی پارتیە لە پەرلەمان و لە ماوەی یاسای ڕێخستنی تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە میدیا ئەلکترۆنیا خەریک بوون نەزعەیەکی ستەمکارانەی شۆڤێنی ترسناکی هەیە کە بەدنیازی کۆنتڕۆڵکردنی هەتا کۆمنت و لایک و ئەو دڵوشتەی کە کەنێک گەنجڵی پێی خۆشە زۆر جار بۆ پۆستەکانی مەسعود بەرزانی بۆ پێکەنین و گاڵتەی پێکەن یعنی ئەوەشی بەلاوە قورسە هەر ئەوەی پێ قورسە بکرێ بۆیە زۆرێک لە کۆندەسی پلانی دەستسەراگرتنی سەروەتی سامانی کوردستان بە هاوکاری یەکێتی و گۆڕان سەرکەوتوو بوو پارتیتیایە بەڵام پلانی ئەوەی هەیە بە تەواوەتی دەست بەسەر ئەمنیەت و دەست بەسەر ئازادی تەواوی هەرێمی کوردستانە بگرێ لەوە ئەبێ بە هەمومان ڕێگری بن چونکە ئەمە هەنگاوی دوامین بزمارەکە لە ئەزموونی هەرێمی کوردستان ئەدەی کەوای لێ ژیانکردنتیایە ئەستەمە بێ لە ژێر سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە دۆسیەی نەوت هەموو ساڵێک بۆچی بەرپرسانی هەرێم دەڵێ ئێمە ئامادەین 250,000 بەرمیل تەسلیم کەین و دوایش هیچ تەسلیم ناکەن نهێنیەکەت چییە یاخود عێراق ئێستا بەم گەندەڵێک کە لە دۆسیی نەوتیە هەرێمایە ڕازیە وەری دەگرێت یاخود حەقدەستی کۆمپانیای نەوتەکانیش بدات ئەمان ئوستاد بۆ مەسلەی نەوت بۆ زانیاری جەنابەت هەرێمی کوردستان لە
2002 یەکەم عقدی نەوتی کردووە لە 2007 دەستی کردووە بە دەرهێنانی نەوتەوە. طبعا تا مانگی سی ئەم ساڵ هەرێمی کوردستان 1 ملیار و 264 بلیۆن بەرمیل نەوتی دەرهێناوە. 1 ملیار و 264 ملیۆن بەرمیل نەوتی دەرهێناوە. باشە ئەمە ئیتر تۆ حسابی کە لە 2007ەوە کە نەوت $80 بووە، لە 2012 نەوت $190 بووە بەرمیلی. ئەمە ئیتر ئاوا فرۆشتێتی بەشێکی زۆری کەس نازانێت داهاتەکەی لەکوێ و مەسلەی شیرینی نەوتیش تا ئێستا کەس نازانێت ئەم داهاتە لەکوێ. هەرێمی کوردستان ئێستا حالی حاضر ڕۆژی 500,000 بەرمیل نەوت لە ڕێگەی بۆریەوە ئەفرۆشێت. باشە و بەشێکیش دەرەهێنێ لە ڕێگەی ناوخۆ لە ڕێگەی تەنکەر و شتانەوە بە نایاسایی ئەفرۆشێت. بەپێی ئەو معلوماتانەی ئێمە کە لە سۆمۆ دەستمانەکەوێت عێراق نەوتی بۆ نمونە مانگی هەشت نەوتی داوەتە $42 بەرمیلی. من خۆم لەگەڵ شەریکەی سۆمۆ قسەم کرد لەگەڵ مدیرەکەی وتم ئەگەر نەوتی هەرێمی کوردستان بدەین بەدەستی دۆ بە چەندێ دەوتی ئیدەمە $42. چەندم بە چەند فرۆشتم هی عێراق هی هەرێمی کوردستانش بە ئەوە نافرۆشم. ئەگەر ئەم داهاتە کۆ بکەینەوە یعنی با کۆیکەینەوە بزان چەندێکە یعنی لە مانگی هەشتا 600 میلیارد دیناریان دەستکەوتووە لە نەوتە و جگەلەوە خۆیان 200 میلیارد دیناریان دەستکەوتووە لە ناوخۆ و 320 میلیارد دیناریشیان بۆ هاتۆ لە عێراق. ئەمە هەمووی ئەکاتە 1 تریلیۆن و 120 میلیارد دینار. ینی مانگی ڕابردوو 1 تریلیۆن و 120 میلیارد دینار داهاتی هەرێمی کوردستان. ئەی بۆ تەناوتیان 730 میلیاردمان لە بەدەستدای بۆ موچە. ئەوە قسەی مەسرورە کاکە. ئەوە مەسرور هاتووە وزارەتی داراییش. قسەی مەسرورە ینی من پێم وایە وزارەتی دارایی قسەی مەسرورەکە. بەداخەوە من واڵم کە وەزیرەکە لە ئێمەیە بەڵام ئەوە قسەی مەسرورەکە. یەک ڕقەمی مەسرور زیاد ناکە یەک ڕقەمی مەسرور کەم ناکە چونکە بۆ ئەڵێ ئەم پارە بۆ ئەوەی نەڵێ من موچە ئەدەم لای چونکە بۆ ئەگەر حسابی کەین 892 میلیارد دیناری ئەوێ بۆ موچە. ئەگە بڵێ داهاتەکەم 1 تریلیۆن و ئەوەنەیە ئەی خەڵناڵێ بۆچی موچەکەم 121 دەبڕی ئەمە ئەوجا ئەی خەڵناڵێ بۆچی لە کاتی خۆیان نایدی پێم ئەی پرۆژەکان بۆچی وەستاوە ئەی بۆ ئەم هەموو ئیشەکرا ینی کەواتە ئەمانە پارەیان هەیە بەڵام نایانەوێ بیدەنە موچە. ئوستاد با ئێمە باسی موچەخۆرەکان بکەین. 1,200,000 کەس موچەخۆرە لەم 1,250,000 کەسە 650,000 بندیوارە. ئێمە چاکسازی ئەڵێنجی پارەی بندیوار ببڕێ بۆ لەبەرەوە ئەگەر پارەی ئەو بندیوارانە ببڕێ دیوارەکە ئەڕوخێ بەسەرێکێتی و پارتیە کاتێکێتی پارتی نایبڕن دیوارەکان ڕانگرتووە بندیوارەکان دیوارەکەیان ڕاگرتووە. ئەگەر ئەو دیوارە ڕانەگ ئەو بندیوارانە ببڕێ خەڵنایە کۆمنت بۆ من و کاک سەرکەوت جنێ و بام پێ بدات خەڵنایە دیفاعیان لێ بکە دیفاع بۆچی بکە لە یەکێتی پارتی دوو بنەماڵەی دز نایی بنەماڵی بەرزانی و بنەماڵی تاالبانین ئەسڵەن ئەم دوو بنەماڵە لە دزی زیاتری چیان نەکردووە فەرموو یەک شتم بۆ بێرە سەروەریەکم بۆ بێڵی ئەم دوو بنەماڵە بێ ئەم خەریکی قاچاقچی و خەریکی هێلکەهێنان و دوو گێرانە ئەوش خەریکی نەوت فرۆشتن و خەڵتی هەڵدانکردنی خەڵک و گرتنی خەڵکە بۆ زانیاری جەنابەت پێشەوە ئێستا بێ لەگەڵ برادێکە لە هینا قسەم کرد 54 کەس گیراوە لە زاخۆن لە سجنی زاخۆن هەموو ڕۆژێک لیانەدەن هەمویانیان کردوتە غورفەیەکی بچووکەوە ئەڵێ لەسەر یەکتری ئەخەون یعنی ئەوەندە شوێن نییە کەسیان ناخەون هەمویان وێستەوەنەتەپەوە برادێک دەرچووە لە سجن باسی کرد بۆ برادێک تەلەفۆنی بۆ من کردوتی شتێکمان بۆ بکە لە عێراق بزان زەختەکەی کە ئەو سجنان ئەوانە کێنەوەوان هەمووی گەنجن هەمووی زانکۆیان تاوەکرێت داوای تەعینیان کردووە کاکە داوای کارەبایان کردووە داوای ڕێگەوبانیان کردووە ئەمە داوای نەیان کرد داوای وایان نەکردووە کە مەسعود بەرزانی لاچێ لەسەر مەسرور بەرزانی لەسەر حکوم لاچێ ئاوایان لێ ئەەکەن ئەگەر داوای ئەوە بکەن ئەمانە دوو بنەماڵەی دزن هاتوون خەریکی دزیکردن ئەمە بۆ زانیاری جەنابەت لەو 1,250,000 کەسە 460,000 مەدەنیە یعنی 460,000 مامۆستایە کارەبایە وزارەتی کارەبای وزارەتی سامانە سروشتەکان ئیتر ئەو وزارەتانە 52% موچەخۆران ئەڕوا بۆ هێزی عەسکەری کام هێز ئەو هێزە کە دارەکەی بەدەستەوەی ئەدا لە گەنج ئەو هێزەیە کە گەنجەکانە کاتە سجنۆ تێهەڵدانیانەکە ئەو هێزەیە کە ڕێگری لە ئێمە ئەکا بۆ ئیشەکانمان نەکەین ئەو هێزەیە کە لە سەیتەرەکان دانراوە لەوە ئەچێ بەیانی من بچم بۆ هەولێر نەیەڵێ بڕۆم بۆ هەولێر 67 میلیارد دیناری سەرفەکرێ بۆ دەستگای تەجەسوسی کە پاراستن و زانیاری و دژە تیرۆر و نازام چیە ئەمە ئیشیان چی ئەمانە بەس خەریکی پەیج دروستکردن ئەگەر ئەمانە تەجەسوسی حەقیقی بکەن تەجەسوسێکی وەتەنی بن ئەمانە دەستگایەکی وەتەنی بن چۆن ڕیفراندۆمەکرێ پێوەی بەلەوەی نەزانی کە ئەم ڕیفراندۆمە فەشەڵەیەنێ باشە بۆ زانیاری جەنابەت ئەمڕۆ برادێک بە ئێمەی وتۆ بە من و کاک سەرکەوتی وتی پێش 2 ڕۆژ بە لە ڕیفراندۆم
یەکێتی و پارتی شەڕیان بوو لەسەر پۆستێک لە مدیر عامێک لە پەرلەمانی عێراقا. باشە تۆ ئەگەر هەردووکتان بڕواتان بە ڕیفراندۆمەوەتانەوە لە عێراق نەمێنن بۆ شەڕەکەن لەسەر و پۆستە خۆ دوو ڕۆژ تا مابوو دەوڵەت دروستکەن بۆ شەڕەکەن لەسەر و پۆستە. سپاس دەکەم سەرکەوت گەرم و لای بەرز سەبارەت بە موچە ئەو لێبڕینی موچەیە کە ئێستا پەیڕەو دەکەوت و دکتۆر غالب باسی ئەو کرد کە داهاتی ئێستا هەرێمی زیاترە لە موچەی موچەخۆران بۆچی ئەگەر ئێوە وەکو پەرلەمانتاران لە عێراق فشارێک دروست ناکەن ئەم لێبڕینە لە هەرێمی کوردستان پەیڕەو نەکرێت؟ کاک وشار عیبارەتێکی بۆ کار ناو لێ نسی و لێ دزینە فعلا لێ دزینە لێبڕین نییە کاک حەکیم ئەو پارەیە بە زیادەوەی فەرمانبەران هەیە و پێویستی بە دواکەوتنەوەوانەش نییە هەر لەبەرەوەیە کە باسم کرد بۆیە بەس نایانەیە کێشەی موچە چارەسەر بێت لەژێر دەستی خۆیان بمێنێتەوە بەم شێوازی ئێستا هەتاوەکوی هێزە ئۆپۆزیسیۆنەکان تەسلیم بوون هەندێک هێز هەیە مەسەلەن لەوانەیە هەندێک ناڕزایی دەبڕێت دوایی ساقی و باقی پێەکە لەگەڵ پارتیا بۆیە ساحەکەی بۆ چۆڵ بووە ئەگەر ئەم دەنگە چەند دەنگە کەمەی کە هیچ جگە لە پەیام هیچ کەناڵێکی تر ئاگامادە نییە چاوپێکەوتن و مقابلەتمان لەگەڵا بکە نەبێ لەوە خراپتریشەکە ئێستا ئێمە هەر لەسەر ئەو قسەی بەڕێز لەبەر کاک دکتۆر غالب دوو ڕۆژ لەمەوە پێش کتابێکی فەرمیمان بۆ نووسینگەی کازمی کردووە و لەگەڵ نووسینگەشی قسەمان کردووە لەسەر ئەو 320 میلیارد دینارە کە هاتۆتە هەرێمی کوردستان داوای چاودێری ڕاستەوخۆی دیوانی چاودێری دارایی عێراقمان کردووە کە چاودێری کە ئەو پارێ تەنها ئەبێ بە موچە بڕوان نەک قەرزی کۆمپانیا و قومارەکانی کوڕەکەی نەچیروان و کوڕەکەی مەسعود و ئانەباتەوە یعنی بۆ ئەوە نییە ئەوە بۆ هاتۆ موچەی لێ بدرێت یعنی ئەوان ئەوەی 4 ملیارەکەی پێشوش کە هات بەکاری هێنا بۆ قەرز و فەرزەکانی کۆمپانیاکانی خۆیان کە نازم لە چیا زەرەریان کردووە کە هەر سەرۆتی ئەسابانیان وڵاتە ئەدزن بەڵجاددار لەبەر ئەوە بوو ئەگەر بیتان بێ لە مانگی پێنج پارەیە کات 4 ملیارێکە و لە دوایەوەی عێراق بە ئاسانی پارە نایەت ئەمەشی دنیای مەرج و قەیدی بۆ داناون دنیای تەنازولاتی پێکردون تاوەکو ئەو 320 میلیارە یاوە لە ئەوش بە دنیای دەستماچکردن بۆ ئاگاداری بەڕێزی کاک حەکیم ئێستا ئەوەی کە سنگ دەرەپەڕێن بەرامبەر عێراق و میدیاکانیان هاندن بەرامبەر عێراق چەند ماوەیە کە بێدەنگ بوون چکم تیمی کازمی کوردیان لەگەڵایە کە چاودێری میدیاکانی حکومەت و یەکێتی و پارتیەکەن کە خەریکی جنێودان پیان کە سنگ دەرەپەڕێنن بە پارانەوە لە ئەو مەسوول بەرزانی تەلەفۆنی بەرپرسی باڵای کورد لە عێراق کە لە عێراقایە و ناوەکەی ناڵم کردووە لێ پاڕاوەتەوە کە بە کازمی 20 ملیارێکمان بۆ زیادکە بە 50 ملیارێکمان بۆ زیادکە بە پارانەوە لێ پاڕاوەتەوە بە داوای لێبوردن لە کازمی کردووە کە ئەو شتانەی قسە و باسانەی کە لەناو میدیاکانە لەسەر کازمی ئەکرێ لەبەرەوەمانە زۆر لەوە لاوااسترن لە بەرامبەر عێراق بەڵام یەکشت دەسی کراوە کردو دووشت یەکەمیانەوە کەوتم تەسلیم بوونێکی گشتی هەیە لە ئۆپۆزیسیۆنێکی کارا لە هەرێمی کوردستانە نییە دوو حکومەتی عێراقی خۆی لە دۆخی خۆ ڕێخستنەوەی دەسەڵاتێکی ئەوتۆی بەسەر هەرێمی کوردستانە ناشکێت خۆی کێشەی دارایی هەیە قەرانی دارایی هەیە کێشەی ملیشیاکانی هەیە زەختی ئێران و ئەمریکای لەسەرە و فشاری ئەمریکای لەسەر کە دۆخی هەرێمی کوردستان لە ڕوخانەوە نزیکە و ئاگای لێ بێ و هەندێک مڕاعاتیان بکە بەڵام سەرڕای ئەوانەش هێناونێتە ژێربار 15 جار سەفا و مەڕوای بەغای پێکردوون ئەنجا بە 3 مانگ جارێ 320 ملیاری پیاون ئەوە بەتەنە بەگاڵتە نەبوو کاک دکتۆر غالب بزانێت کە ئێمە بە بەردەوامی لەسەر خەت بین لەگەلانە کە گیرفانیان هەڵبتەکێنێ قورگیان بگرێ ڕێگەنەیە بە ئارەزوی خۆیان تاڵانکاری بکەن بە ناوی موچەی فەرمانبەرانەوە بە ناوی قەزەی کوردیەوە قەزەی کوردی ئەوە نییە خەریکی فرۆشتنی کۆمەڵێک قاچاقچێتی بن و بە ناوی کوردەوە دوو بنەماڵە تاڵانی سەرۆتی هەرێمی کوردستان بکەن بە ناوی موچەوە پارە لە عێراقەکەن ئێمە پێشماوەتون هەندێک قەزاییش هەیە لەسەر کۆمپانیەکانیان لە بەغداد مەلف ناکەن و مادەماگەر گەن دەڵێن کراوەتەوە ئاسیاسیال و زەین و کۆڕەک وەستاوە ئەوەی جار ینی بۆ زانێن عەفو بکە کاکسەکە قسەی شەکات من و کاکسەکە و چونەتە لای لیژنەی ئیتیسالات و معلوماتەکانمان هەمووی داوا پێیان کە ئەمانە وا ئەکەن و 199 میلیارد دینارە کۆڕەک بە ئێوەی و تۆ داومەتە حکومەتی هەرێم دیناری وەرنەگرتووە خۆ لەسەر ئەو کەیسانە ئێمە ئێستا خەڵکی ترێ ئەڵێ وەڵا نازانم کێ سوودانی ئەمە کرد بەس خۆ کێ معلوماتی شتەکانی داوەدا بە نووسراوی ڕسمی داومانە کاکە 3 نووسراوی ڕسممان کرد لە ماوەی 2 ساڵە داوای ئەومان کرد لە وزارەتی دارایی لە چاودێری دارایی بۆچی ئێمە کارد بە 6.25 بکڕین بە 5 خۆی بای 5000 بێت ئەوە ئێمە واگرن ئەوە چەندین مەلەفی لەو شوارەمان لەسەر جوڵاندون بەداخەوە لە ماوەی ڕابردووە بەشێکی زۆری بە چەندانێکی کەم کە بە 51 دەست ئەژمێردن لێ دەرچێت لە بەغاکاریان لەو سەفا کوردیە یەکریزیە کوردیە دەرچوون لە دژی چەتەگەری کوردایەتی لە بەغاکاریان کردووە بەڵام لەم خولا چاوێکی دەرتر دەنگێکی دەرتر لە ناو پەرلەمانی عێراقی کوردی هەبووە کە ئیمانی بەو یەکسەفیە نییە کە خەریکی تاڵانکردن لە ژێر ناوی یەکسەفی کوردیە مەلەفەکانمان لە بدەن لە
هەموویەک لە بەغا ئێمە لە لوبنان ناچارمانکردن 1 ملیار دلارەکە خو نازانێت ئێستا بۆ کوێیان بردووە بەڵام ئێمە دەسەڵاتی ئێمە تا ئەوێ ڕۆی کە وەزیری پێشووی دەرەوەی عێراقمان ناچار کرد کە بە دەداچوونی بۆ بکە پارەکان بە پەلە لە لوبنان 1 ملیار دلاری ڕۆزنەفت کە پێیاون قەرزە لەسەر نەوتی هەرێم لە ملیار کە داواکاری گشتیە لە دژ جوڵاندی لە جیهان لە پەرلەمان کە دوایی لە واڵ ستریت جورنال هەموو مەلەفەکانمان بە ڕێکوپێکی و بە جوانی و بە ئیمزای ئاشتی هەورامی و هەر هەموومان بۆ بڵاوکردنەوە قڕوقەپیان لێ کرد و ئوسکوتی لێ کرد و ئێستا زاتی ئەوەی نیە مەسرور بەرزانی بە 1 و 6 باسی بکە چونکە ئەزانێ هەموو بەڵگەکانمان هێنا دەرەوە لەسەری تەنها لەوەش نەوەستاین لەگەڵ میدیاکارەکانی ئەمریکای ماوەیەکە لە میدیاکانی ئەمریکا و دەرەوە لەسەر مەلەفی نەوت و مرتەزا لاخانی و گەندەڵیەکانیان هەڵیان تەکاندون وش مەلەفی تریژیەتە پێشەوە ئێمە بە بەردەوامی هەموو ئەو بەڵگانە لە عێراقمان وەرگرتووە لە ڕێگەی ڕۆژنامە نووسە بیانەکانەوە دەستمان کەوتووە هەر هەموو پارەکە چۆن لە ڕۆزنەفتەوە هاتووە چۆن چۆتە ئەمریکا لە ئەمریکاوە هاتووە بۆ لوبنان لە بانقێکی لوبنانیا بووە ئاشتی هەورامی ڕوخسەتیاوە بە مرتەزە لاخانی کە مامەڵە بە پارەکەوە بکە چەندێک پارە هاتووە لە کێوە هاتووە هەر هەموویمان کەشف کردووە بەڵام وەکوتم لەبەرەوەی سوڵتەی قەزایی و هەموو بەدەست خۆیانەوە سوڵتەی قەزای عێراقی لە ئێستاە بەهۆی ئەو قەیرانەیە کە لە عێراقەوە هەیە هەندێک مەلەفی هەیە لەسەر ملی وەکو مەلەفی نەوت وەکو مەلەفی ئەوی کۆڕەکۆوانە کە ئێستا جوڵاندویانە کومەڵە مەلەفی تری هەیە لەسەریان لە کاتی خۆیان ئەیجوڵن لەسەریان بۆیە کاک حەکیم ئەمان ئەگەر سەیریکەی هەڵمەتێکی چاواشەکاری توندیە لە میدیاکانیان دژی ئێمە دەست پێ کردووە و باش ئەزانن عەزیەتمان داون بەڵام پێویستمان بە پشتگیری خەڵکی بە خەڵکە زیاتر تاوەکەوەی بتوانین فشارەکانمان زیاتر بکەین چونکە لە ڕاستیە فشارەکانی ئێمە نەبێ ئەوان ئەو تەنازولە هەموو تەنازولی کە پێمان کردون لە بەرامبەر عێراق ئەوە ناکەن و بەردەوام بن لە چەتەگەری خۆیان چونکە عێراق ڕاستی دوێ عێراق تاوەکو پێش هاتنی ئێمە پێی وا بووە لە ژێرناوی کوردایەتیە خۆی لە قەرەی قزەی کوردنەیە ئەوە کورد هەموو یەکە ئەگەر هەر هەمووشیان شەڕکەن لە ناوەڕێی کوردستان لە بەغدا هەمووی ئەپیان وایە بەرزانی بە مەرجە عەزان بەڵام ئێمە ئەوماشکان کە وتمان کابرایە چەتەیەکی زیاتری چیتر نیە باش کاک دکتۆر سەبارەت بە لێبڕینی موچە دەبێت چی بکرێ ئەم لێبڕینی هەڵبۆشێتەوە ینی لە سەراسی عێراق ئەو هەوڵی کە کردوتانە سەردەگرێت طبعاً ئێمە نووسراوەکەی کە کردومانە فەقەرەیەکی باسی ئەومان کردووە و بە مەکتەبی کازمیماندا و تومانە ئەبێت لە کات لەمە دووە کە ڕێگەکەون لەگەڵ هەڵێمی کوردستانە مەرجێکی بۆدانن بڵێن ئێمە ئەم پارە ئەنێرین بەبێ لێبڕین لە 30 ڕۆژجارێکە بترێ بە موچەی فەرمانبەران وتوانەوە بکەنە مەرج ئەگینای ئەوە پارەکە ئەنێرن بۆ چی ئەنێرە نازام ئەگە بئینێرن بۆ کار و ستێر و قەیوان و نۆکانەوە لە ئێستاوەبی خەنسەر ڕقم حسابی ئەوانی تر بۆچی ئەم خەڵکە ئەکەن بە بیان پێشاڵی شەو بۆی کە موچە بخرێتە سەر بەغداد ئەو هەوڵە هیچ یاسایی نەبوو یاخود سەری نەگرت یاخود قورسە مەسەلە یاسایی نییە مەسەلە قورسیەکەی چییە ینی عێراق یەک کێشەیە عێراق ئەڵێ من پارە بدەم ئەبێت داهات وەرگرم يعني ئێبە شتێک هەبێ من وەریگرم ناکرێت سێ مەحافەزە داهاتم نەداتێ من پارەی بۆ بنێرم ئەمە یەک دوو ناکرێ ئەو 682,826 کەس فەرمانبەرە لە عێراقا ئەمە ناکرێت و مقابل ئەمە 1,250,000 کەس ببێ عێراق خۆی هەمووی 3 ملیۆن مۆزەفی هەیە چۆن بۆ سێ مەحافەزە 1,250 ئەزانیم ئێمە ماوەیە کە شەڕەکەین بۆ ئەوەی 4 دەستگا ئیتیحادیەکەی ئێرە جنسێ و جەوازات و ئەوانە بخینە سەر عێراق ئەزانی مەسئولێکی عێراق بەمچی وتی کاکە گیان ئەوە هەمووی دنیای فەزانی بندیواری تایە وتی ئەکرێ جەوازاتی هەر سێ پارێزگاکە مۆزەفی زیاترە لە هەموو 15 محافەزەکە ئێمە وەڵامەکەی بوو ئەوتی ئەخێنان تۆ بەبەستێم گەین ئێمە 15 محافەزەمان هەیە بە قەدەری مۆزەفی سێ جەوازاتەکە زیاتر نییە ئەمە کێ ئەمە حەقی ئەو فەرمانبەرانە ئەخوا کە دەوامەکەن ڕسمی کە فەرمانبەری حەقیقین لە سلێمانی لە دهۆک لە هەولێر و ئەوانە ئەمانە حەقی خۆیانە موچە لە کات خۆیان وەرگرن حەقی خۆیانە بەکارت وەریگرن مۆزەفی عێراقن بەڵام بەهۆی ئەمانە کێشە ئەنەنەوە ئێمە ئەوە داوامان کرۆ لە وزارەتی دارایی داوامە لە وزارەتی عێراق دارایی عێراق لە وزارەتی ناوخۆی عێراق و ئەمانە بچین سەردانیان بکەین بزان بۆ وایە بەڵام بەداخەوە ئەمان هاتوون خەریکی دزیکردنن کورە کاکە گیان کۆرۆنا زەرەریدا لە هەموو دنیا بەڵام قانجازی هەبوو بوو بە باشترین نەحمەت بۆ یەکێتی و پارتی و کۆمپانیەکانی ئێستا هاوڵاتیە کە دێتە ژوورۆ لە هەر مەرزێکەوە بێتە ژوورە 100,000 لێ وەرەگرن بەهۆی فەحس و مەحسەوە ئێستا بەهۆی کۆرۆناوە دنیای پارەیان لە عێراق بۆ هات هەمویان خوارد ئەگەر ئێمە نەبووایان ئەیانویست پارەی ئەو خەڵکە فەقیرە بخوا کە فۆرمەکەیان پڕ کردەوە بۆ 30,000 دەیان بابزانین هەچی مەسئولی هەرێمە چوو بوونە ئەوێکە لەگەڵ وەفدەکەی بوو پێیانیان وتبوو وتیان و کاکە ئەو بیدەنە دەستی ئێمە دەستێکی ئەمینن هەتا من و کاکسەکەوت فریاکەوتین لەگەڵ حەسەن کەعبیا قسەمان کرد کە سەرۆکی لیژنەکە بوو وتمان بابە بەس ئەمیننی ئەو پارە بدەی پێیان نایە سپاس دەکەم ناوبڕێکمانە دەگرین وڵاتان ئەوڵە بینەرانی بڕست ناوبڕێکی کورت و دەگرین وڵاتی تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونستا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 773 153 85 ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 773 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر غەرب بگەڕێمەوە لای بەڕێز پرسیارێکی تر بە کورتی دواتر چینەلای کاک سەرکەوت سەبارەت بە لێبڕینی موچە ئێستا هەوڵێکی شێ لە پەرلەمانی کوردستان بۆی کە لە پرسیۆنە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی بکرێت. ئەم هەوڵێکی باشە بە چنی ڕێز؟ وڵای هەوڵێکی زۆر باشە، بەس من دوو سترنجمەیە. یەکێکی ئەوەیە ینی زۆر پێم سەیرە، ینی ئۆپۆزیسیۆن بی خۆت بە ئۆپۆزیسیۆن بزانیت و دەنگێکی زراڵت هەبێ باسی ئۆپۆزیسیۆن و حەقی خەڵک بکەی، بەڵام خەڵک بڵێ من سەرۆکی حکوومەت ئەهێنم لەسەر موچە تۆ وەرە واژۆی بکە واژۆی نەکەی. ئەمە کەنەوەی نوێ نەیتوانێ واژۆی بکە. ئەمەم بۆ دەرکەوت کە بەڕاستی لە ژێر و ئیتیفاقێکە بێ لەسەر قەرز و مەرز و شتانە پەیوەندی بەوە ئەگینا ئۆپۆزیسیۆنە بینێ واژۆنەکە لەسەرەوەی کە سەرۆکی حکوومەت بێنی هەر نابێشتی بە ئۆپۆزیسیۆن بێ مەمنون بێ سەرۆکی حکوومەت بهێنرێت بێ بە هەمووانەوە شەڕ بکەین بۆیە. ئەمە یەک. دوو ئەوەی کە وتیۆتی نایاساییە وتیان بەڵگەی پێویست لە بەردەستدانجا کێشەکە ئەوەیە ڕۆ بڵین لەو ڕۆژانە سەرۆکی پەرلەمە وەڵامی عەبدولستار مەجیدی داوەتەوە دەڵێ بەڵگە پێویست پێشکەشکەن
بەڵگە پێویست ناکە ینی ئەمە تا موچە بڕاوە و خەڵمانەکەی بۆ ئەڵی بۆچی بچووێک لەسەر داهاتەکەم چەندێکە تۆ تا ئێستا موازنت نەبووە لە 2000 تقریبا 14 13 هیچ قانونێکی موازنە هەرێمی کوردستان نەبووە ئەم پەرلەمان یەکێک لە فەقرە گرنگەکانی موازنەیە جا خۆشی لەوەیە کاکەوەی پەرلەمانە باتە ڕێوەبێ بە سەیریکەین بزان کێیە بەداخەوە مؤسسەی گەورەیە و دەبێت خەڵکی شێری تیاابێ بۆ ئەوی دیفاع لە مافەکانی خەڵکە بەس بەداخەوە ئێستا ئەوەی کە لەوێ مجموعەیە کەمیلیەن کە بتوانن شەڕ بکەن باقیەکەی ئەوەی مؤسسەکە بەڕێوە ئەبا بۆ منە جێگیری یەکەماکە هەیە من هەورامی ئەمە خۆی بەردەستە بۆ لە بەردەم مەسرور بەرزانیە ئێستا چۆن ئەتوانێت باز مانگی مەسرور بەرزانی بکە کاتە باشتر وایە ئەم بەردەستە بڕیتەوە بچێتەوە بۆ بێت سکرتێری مەسرور بەرزانی نەک بێت مەسرور بەرزانی بانکە بەڵام ئەبێ ئۆپۆزیسیۆن بێ بەداخەوە ئێستا ئۆپۆزیسیۆن نەماوە بە ئۆپۆزیسیۆنی ئۆپۆزیسیۆنیە کە نەتوانێت واژۆ بکە بۆ ئەوەی سەرۆکی بەڵام هەندێکدانی ئۆپۆزیسیۆن ژواژویان کردووە بۆ بەڵێ من لێرەوە دەستخۆشی لە 24 ئەندام پەرلەمانەکە ئەکەم هیوادارم ئەم 24 ئەندام پەرلەمانە سوور بن لەسەر گۆڕانی تایە کۆمەڵی تایە یەکگرتووی تایە یەکێتیشی تایە من هیوادارم هیچیان سەحبی نەکەن و شەڕ بکەن لەسەر ئەوەی کە سەرۆکی حکوومەت بانکرێ و تەکیدم مەسرور بارزانی زۆر پێی پەست ئەبێ بێ بۆ ئەوێ ئەگەریش بێ زۆر باشە من پێم وایە نایەت سپاس دەکەم کاک سەرکەوت هەر سەبارەت بە ئەوەی کە زۆر جار سەرەوە دەکرێت کەی زەمانەت هەیە بۆ دابشکردنی موچە زۆرتا بەرپرسانی هەرێن دەڵێن ئەگەر بەغدا بڵین موچەکە بنێرە بۆچی هەموو شتێک چاوەڕێن لە عێراقەوە بۆ ئێمە لە ناوخۆ چارەسەرێکی بنەڕەتی نادۆزرێتەوە ئەوە خۆی لوتکەی شکستی حکومڕانەکەی بەتایبەتی کابینین و کاک حەکیم دکتۆر غالب ئێمە لە بەغای ناگادارین طبعا زۆرێک لاین وەکدا بەڵام سەر نوکتەیە لە ناو میدیاکانی عێراق وەفدەکەی بۆ بە نوکتە لە میدیاکانی عێراق کە هاتوون ڕقمی سەیر و سەبەرە پەرلەمانتارێکیان هەیە هەر سەر بە کابینین پشتگیری لە کابینینەوەکە کە لە لیژنەی مالیەیە زۆر نەخوێنەوەرە لە پاو بۆ لیژنەی مالیەی پەرلەمانی عێراق هەندێ شتی سەیر و سەمەرەی وت ینی نرخی خستو بۆ سەر ڕووفاتی ئەنفالکراوەکان کۆمەڵە پارەیان داناوە ئێوە لە بەرامبەر ئەنفالە پارەمان بەرێ یعنی نەکەوەی بڵێ تعویزاتی کاولکاری هەرێمی کوردستان بکرێتەوە بەڵکو ئەبێ لە بەرامبەر هەر نینێکە هەر قوربانێکی ئەنفالە ئەوەندە پارەمان لە عێراقەوێ یعنی وەکو مامەڵەکردن بە پشتی زۆر بێبایەخەوە بکرێ بۆیە ئەمە بۆتە ینی دوای ئەوە ینی جێگەی پێکەنین و گاڵتە و نوکتە ئەوانن هەر کابینەکەش هەر لەبەر ئەوەیە مەسرور بەرزانی ذاتی ئەوەی نێچێتە بەغا چکم ئەزانەیە کە لە بەغا سوقل و قورسایی نەماوە نێچیروان بە هەموو قوتی خۆی و ئەو هەموو کەس و شتێکە بۆی کرا چوو بەغا نەیتوانی دینارێک لە بەغاوە بێنێتەوە چکم ئەو بەغایە گۆڕا ئەو بەغایە ڕۆشت ئەو بەغایی کە خەریکی سەفەقات بوو لەگەڵ پارتی وەکێتیە ئێستا بە زەختی خۆپشاندەران ئەو بەغایە ڕووخا ئەو حکومەتە ڕووخا ئەو بەز ئەو جەماعەتە ڕووخان ئێستا خۆپشاندەر بەشێکیان لە ناو بۆردی بەڕێوەبردنی حکومەتان وەزیرەکانیان سەرۆک وەزیرانیان کەسێکی زۆر نزیکە لە خۆپشاندەران بۆیە ئەو پشتیان شکا ئێستا لە دوای ئەوەی کە تۆزێک خەریکی خۆڕێخستنەوەی بەغدا ئەیبینی کە هەرێمی کوردستان دوای ئەوەی ئەو هەموو ڕکلام و لۆبی و ئەو هەموو فشەی کوردایەتی کە ئەیان کرد لە میدیا زەبەلاحەکانیان ئەیان کرد بووە دەرکەوت کە کابینەی هەشت کە کابینەکەی نەچیروان بەرزانی بوو قاچاقچیەک بوو بە دەرەجە یەک دەرکەوت کابینەی نۆکە لەو دەست و پێسپیترە یعنی هەموو سەحرەکەی بەتاڵ بوویەوە ئەسڵان نەکرد ئەوەی پارەی فەقیر و هەژارەکان کە 30,000 30,000 هیچ نییە پارەی فەقیر و هەژارەکان کە 30,000 ئەوەشیان پێدابش نەکراگە عراق نەبووە ئەوەشیان ئەخوارد ئەگەر لەگە کاک غالب بەفریان نەکەوتینە ڕاستە خۆ بدەێت کە دەویستیم بیخۆن بەڵێ پارەی 400 میلیارەکان خستەرێن بەگو 320 میلیارەکە خوورە وەکو 400 میلیارەکە 400 میلیارەکە نەخورە کاک حەکیم کۆمەڵە شتێکی پێ بڵم پێشتر رەخنەیەکی زۆر ئێستا شەر هەماوە ئەو رەخنەیە ماوە تاڵانکاریەکی زۆر لە سەردەمی نێچیروان بەرزانیە لە نەو تاکراو و تقریبا ئەو کللتوری کە ئەو دایناوە و هەر بۆ زانیاریتان ئەو مەلەفەی ئەگەر پێتان باش باسی ئەوە شەکەن ئاشتی هەورامی کە لە لەندەن نایەتەوە وەرکی گرتووە تا نەیکەن بە وەزیر و نایشیکەن بە وەزیر نایەتەوە لە لەندەن بەتەمانێ بێتە بۆ هەرێمی کوردستان لەبەر ئەوەندە مەلەفی گەندەڵی هەم لە دەرەوە لەسەر هەم لە ناوە لەسەرە خەڵکێکی زۆر رەخنەیەکمان لەوە هەبوو بەڵام مەسرور هات ئەوەی مەسرور لە ناو مەتاڵی هەولێرە ئەیکا ئەو تاڵانکاری ناو مەتاڵی هەولێرە ئەیکا لە ڕێگەی کۆمپانیای کۆمپانیای بیانی وەهمیەوە کە دروستی کردووە و لەگەڵ کۆمپانیای خۆیان کە دروستیان کردووە کەم وێنەیە بەڵگەیەک پێ حەزێکی دوایەتانە بەڵگەیەک پێی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانەی کاتێک کە مەسرور بەرزانی ئێستاش لە دەستی خۆیەتی بۆ معلوماتان تایسە کەس بەرپرسی ئەنجومەنی ئاسایش نییە هەر خۆی بە عنتەری بەڕێوەیە بە نەشی یاوە دەزنێ چیروان بەڵگەیەکە کە هی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانە ناردۆتی بۆ مەتاڵی هەولێر ئەڵێ ئەم 5 کۆمپانیا زیاتر بۆی نییە لە مەتاڵی هەولێرە
هاتو چۆ بکە و بزنس بکە و نەوت و سوتەمەنی و کەلوپەل بگەێنێ کۆمپانیەکەی هەر کۆمپانیاش کۆمپانیەکەی خۆیانە هەندێک لەو کۆمپانیای کۆمەڵە بەڵگەمان دەستکەوتووە لەو کۆمپانیانە هەندێک بەڵگەی بەردەستی FDI کەوتو کەمش بەڵگەکانم بینیوە دەستگای هەواڵگیری ئەمریکا بەڵێ پۆلیسی هەواڵگری لە خۆینەوەی فدراڵی ئەمریکا بەردەستی ئەوان کەوتووە کە من بەڵگەکانم بینیوە و لە بەردەستیشمایە کە کۆمەڵە شایەت حالتەیە باسەوە کە ئەڵێ هەموو ڕۆژێک ناڵی ئیشکەین باسەوە بەڵگەکە ئەوەیە کە ناڵە ئیشکن ئەڵێ بۆچی ئێوە ڕەشوە یان پشک ئێن بە بنەماڵی بەرزانی باسی حاڵەتی پارەکەی کاڵێ سەری مانکەیە یەکێک لەو کۆمپانیە نەکە لێشەکە سەری مانکەیەت دوو گەنجیان لە سەری ڕەشەوەیان بە سیارەیەکی پیکابەوەیان هەر زۆر بە ئیهان و سوکاتیش نیوەی ئەو پارەی کە دەستیانەکە ئیخان ناو پیکابێک و ئیبن کەس نەزانێت پێ بن یعنی ئەوەی پێشووتر کە ئەکرا بۆ منێ چیروان لە ڕێگەی نەوت و لە ڕێگەی هاڵک بانک و لە ڕێگەی بانکی کوردستانەوە تاڵان کۆمپانیای تاڵانی لە نەوتی هەرێمی کوردستانە کرد ئەم دابەزیوە بۆ حتا دابەزیوە بۆ ها ئەو بۆ هیچ مەشروف هەر دوکانێکی مەشروف دوکانێکی قاوەخانەیەک شەریکایەتی تیاکە یعنی تاڵانکاریەکەی دابەزێتە خواری خوارەوە کە ئەوت هەموو گەندەڵکارەکان ترساون لە ڕاستیە نەک گەندەڵ داهێنانی کرۆ لە گەندەڵیە بۆیە بەزۆکەوەی کە چاوەڕێر بەغداد بن بۆچی وڵا حدا بخرێ باشەکە حەکیم هەر لەبەرەوەی بەڕاستیەکە ئێمە کە زۆر خەڵک دەخنە لە ئێمە گرێ ئەڵێ ئێوە دژی قواری کام قوارە کامەیە قوارەوەی کە لە بەبغانە بێ ئەوری دەبرسا ئەوە قوارێ خۆی سە بەغاقی نێ بەسەرتەوە نەماتای لێ داخستویت نەحدودی لێ داخستویت نەنەوتەکەی لێکردویتەوە کە من پێشتر منیان هێرچیان کرێت من بۆچی ئەڵێ عراق بێنەوەتەکە بگرێتەوە کە دەستخۆشی لە یەکەم حەزەکەم بگرێتەوە ئەگەر بێن بگرێتەوە نانا زۆر سوورم لەسەری داوا لە عێراقی بینێوتی ئێستا موچەکە لەسەر نەوتەکە نا موچەکە لەسەر نەوتەکە نەوتەکە بۆ تورکیا ڕوایی تورکیا هی بنەماڵی بەرزانیە موچە نایەوە ئەو گەر موچەی بۆ دابەشی ناکەن ئەگەر فعلا موچەمان لەسەر ئەو نەوتەیە بۆ دابەشی ناکەن دەرمان لە بەغاوەیەت خۆراک لە بەغاوەیەت نەوتی سپی لە بەغاوەیەت پارەی هەژاران لە بەغاوەیەت ئەو ڕوبع موچەی کە دابشەکرێت هەر لە بەغاوەیەت ئەمانە لە حدودەکە خەریکی قاچاقچێتی دووگ و جۆ و خەریکە و نوعشتانن کاک حەکیم ئێستا بەغاقی نیوە سەرمان وا دابنێ ئێستا ئێمە حالێن بووینێتە دەوڵەت باش بووینێتە دەوڵەت جا خۆشبەختێکە لەوەیە کە نەبووین ئەگینا ئێستا 1 ملیارە دلار قەرزی نێودەوڵەتیانی هەنا سەرمان ئێستا کاک عراق نەباجی لێ ئێسێنێ ناقی هەیە بەسەرتەوە لە حدودەکە پارێکی شەر بۆ نێرە شتێکیشی بۆ نێرێ بەوە شەو ناتوانین پارەکە بێ یعنی هەر بووە بە گاڵتەجار هەر تاو ئەم حکومەتی کابینەوەی بوو بە گاڵتەجار وێنەی نەبووە لە حکومەت لە 91 تا ئێرکو ئێستا کابینی وا گاڵتەجار نەبووە ڕێی جەناب لەسەر ئەو هەوڵی کە لە پەرلەمانی کوردستانی بۆ بە لێبڕینی موچە بۆی کە هەڵبۆشێتەوە سەر و حکومەت و جێگرە وەزیرە بەڵام من هیوادارم هەوڵێکی باشی زانی هەوڵێکی زۆر باشە هیوادارم وەکو کە دکتۆر غالبیش باسی کرد دەرکەوت لەو هیدارە دەرەکەوێت لە شوێنی تاقیکردنەوەی تێستی ڕاستەقینەی ئۆپۆزیسیۆنە دەرەکەوێت کە کۆمەڵ و یەکگرتو و هەندێک لەو برادرانەی تر دەرکەوت کاوان دەنگی ئازان بیۆری ئەویان هەیە بانگهێشتی مەسروور بەرزانی بکەن بۆ پەرلەمان من هیوادارم ئەگەر ئەوە سەرۆکاتی پەرلەمان بەردەوام بوو لە سوکاتیکردن بە پەیڕەوی ناوخۆ و ڕێزنەگرتن ڕێی ئۆپۆزیسیۆن یعنی بە شەڕەبۆکس بێ بە شەڕە پێڵاو بێ بە کورسی بێ نێڵ سەرۆکاتی پەرلەمان هیچ جەلسەیەکی تر هیچ دانیشتێکی تر بکات هەتاوەکو ئەوەی کە ئەو شوێنی شەڕەبۆکس و بەڵێ شوێنی ئەوەی شوێن ئەکاکە ئەو شەڕەکە بگوازی تۆ ناو خەڵکە باشترە و شەڕی ناوخۆ بکرێەوە خەڵکی تیا بگوژە و سیوێکی ئاب ڕووداوەکو دوێنێ کە یادمان یادیەکەنەوە خەڵک دەستخۆڵێ گەورەیە باشترە لەوەی کە ناو پەرلەمانە شەڕەکە بکرێت کاک حەکیم لە ڕاستیە ئەو دەستی سەرۆکاتیە هیچ احترامێکی بۆ خۆی نێشتێتەوە دەستکەس سەرۆکاتی پەرلەمان هی ئەوەیە هەموو جۆرە سوکاتێکم پێ بکرێت کە ئاوا سوکاتی بەڕێی خەڵک و بەدەنگی ئۆپۆزیسیۆنەکان پێداڕەتکردنەوەی ئەو یاداشتە بە پاسەوەی بەڵگەی لە بەردەستانی سوکاتی بە خەڵک نا ئەو بەڵگەشتانە هیچ نییە ئەوانەمی حازرە کاک حەکیمەوە حازرە پەرلەمان ئەبێ سوقلی ئەو کاتە بۆ بگەڕێتەوە بە هەموو ئەو لاوازەی کە کراوە ئەو هەموو سوکاتی کە پێی کراوە سەریگە لە لەحزەیەکی ئاوا کە 24 کەس ئیمزاکەوەکەنەوە ئامادە نییە مەسرور سەماحی ئەوەش کە هەر ئیمزاکە ینی هەر ئیمزای بەرچیت خۆ ناتوانێت ئەعدام دەکەین وتیان وەرە هەنە پرسیار لێ یەکەم بزانم بە احترام و بەڕێزەوە بزانە ئەو پارەیە بە لێبڕینە بۆ ئەو هەموو پارەیە چی لەکەی ئەو هەموو داهاتەوە چی لێکرد ئەو هەموو قاچاقچێتیە چییە هەر ئەو پرسیارانی لێ بکەن هیچ شتێکی زۆر قورس نییە بەس بۆچی وتە تاقیکردنەوەیەکی سەخت بوو بۆ هێزەکان لەبەرەوەی هەندێک هێزی تر وەکوونەوەی نوێ بۆ نمونە بانگەشەی خۆپشاندانی سەرتاسەری ئەکرد و حکومەتە ڕوخێنێ و ئەو شێوازە لە بانگەشەی میدیاییە مێشکی عەلەوی بردبوو کە دەرکەوە تێستێکی ڕاستەقینەیە کە ئۆپۆزیسیۆن ئەوێ سەرۆکی حکومەت بانگێشکە ئەو پێش هەموو کەس ئەوان ئیمزاکرد ئەبوو لە سەری سەرەوەی قایمە ئیمزاکردنەکە بن کاکە ئەو جۆرێکە لە ئۆپۆزیسیۆن کە لە بەغای هێڵ ناو سوودەکانە بەتایبەتی کاک غالب ئاگادارە لە لیژنەکانە هەیە ئەوە ئۆپۆزیسیۆنی کرێنوفرۆشە زەختەکەم لە بەرامبەر ئەوەی تۆ ئەو عەقدەم بیت زەختەکەم لە بەرامبەر لەو قەرزە خۆش بی ئەمە مۆدێلێکە لە بەغاوە ئەو مۆدێل لە بەغاوە تۆ بۆێرە باشە بەس دکتۆر کاتمان زۆر کەمەوە بەس وەکو
چارەسەر بۆ موچەی فەرمانبەرای اینجا بۆش کە ڕەنگە هەندێک کۆمنت و شتات و کەم دەردەکەون لە چاوپێکەوتنی میدیای و بە حکومیەوەی کە دوورن لە سلێمانی یاخۆت هۆکارەکەی واللهی ئێمە لە سلێمانین و لە کەلارین بەڵام پێشەکەش سوپاس پەیامەکەم ینی هەموو جارێک داوامان لێکا کە بین قسەی تیا بکەین بەڵام بەداخەوە هیچ کەناڵ نەماوە ئێمە قسەی تیا بکەین من نمونەی کەناڵەکان هەمووی بۆ ئەڵێم هەچەندەوەجە پێت ناخۆش بچکە لەم کەناڵە بڕۆ بەڵام ئەمە ڕاستیەکانە با خەڵک حەقیقەت بزانێ ئێمە حازرین بۆ هەموو جارێکە ڕوونکردنەوە بۆ خەڵک دەین بەڵام من لەکوێ بیدەم ڕوودا و من بانگ ناکە لەبەرەوە بەڕاستی من دەستم گرتووە قسە لەسەر کار و قەیوان و ئەوانەکەم کە نەوتە فرۆشن ئەوانش پارەکەیان لە نەوت دێت NRT من بانگ ناکە لەبەرەوە بەڕاستی NRT بەشێکی بە سەعات گیراوە بۆ لە هەوری شێخدەنگی قسەی تیا بکە وەسفی بکرێ و بەشەکەی تریشی بۆ شاسوار و ئەوانەیە کە ئێمە قسە ئەەکەین لەسەریان و پێیان ئەڵێن ئەمەوە پۆستۆنی حەقیقینین بانگمان ناکەن 24 هی مەسرور بارزانیە بەڕاستی نایە من بانکە بۆی قسەی لەسەر بکەم و باقی کەناڵەکان تریشای بینی یەکێتیە بۆ ئەوەی نایڵێ ئێمە قسەی تیا بکەین ئەو کەناڵی کە ماوە ئێمە قسەی تیاکەین پەیامە و هەوڵە دەین جارجار زۆر قسەی ینی ئەو قسانەی کە گرنگ بێت و خەڵک ئاگای لێبێ باسمان کردووە و پیجێکمان بەدەستەوێ خۆزگایە چوار کەناڵی ئۆپۆزیسیۆنی حەقیقی لە هەرێمی کوردستان بۆیە بۆ ئەوی ئێمە بتوانین قسەی تیا بکەین بۆ حەقایقەکان بگەێنین بەداخەوە یەکێتی و پارتی و ئەم کۆمپانیانە فاروق گروپ و کار و ستێر و قەیوان و نۆکان و ئەمانە بەڕاستی دەستیان کردو بەسەر زۆربەی میدیاکانەوە و بە پارە بەشێک لە میدیاکانیان کڕیوە و ئاراستەیەکەن بە دڵی خۆیان لەبەرەوە ئێمەی کە باس لە گەندەڵیەکانی ئەوانەکەین قبول ناکەن لە ناو کەناڵەکانیانە دەرچین وەکو دو پرسیار کاریەوە بەشتان بەردەوام دەوێت بۆی کە لە بەغداد لەسەر موچە چارەسەرێکی بۆ دۆزێتەوە بە تایبەتی کە ئێستا ڕۆژنووسی بودجەش دێتە پەرلەمان مانگی دە بە کورتی ئێمە بە هاوبەشی کارەکەین لەسەر ئەو کەیسانەی کە گرنگە بەڕاستی حەزەکەم یەکشت بڵێم ئەگەر کاتم بیتێ ئەوش ئەوەیە زۆر جارباز لەواکەن ئێمە ئەمانوێم قوارە هەڵبۆشێنین ئێمە ئەمانوێ ئەم قوارە بەهێزکەین ئێمە وەکو پارتی و یەکێتی نامانەوێ هەڵی بۆشێنینەوە چکە پارتی و یەکێتی ئەیانەوێ هەڵی بۆشێنەوە زەعیفیان کردووە عیبە بۆ قوارەیە کە خوێنی هەموو شەهیدان و ئەنفال و بەو هەموو خوێن و شتە دروست بووە لە ئەخیرەوە تەلەفۆن بکەن بڵێن بوومە قوربانتان 20 میلیارمان بۆ زیادکەن ئەمە گەندەڵی وایان لێکرد ئێمە هەوڵە دەین بۆ ئەم قوارە زیاد بکەین بۆ ئەوەی داهات موچە لە کاتی خۆیان بدرێ بۆی داهاتەکەی بخرێتە خزمەتی هاوڵاتیان زۆر سپاس جارێکی تر بۆ پەیام کە ئێمە لە پەیامەکانی خۆمان بگەینە هاوڵاتیان و ئەوە فەزلێکە بۆ پەیام و کۆمەڵی ئیسلامیش لە ڕاستیە و باجیشی یاوە تاکیدم باجی زیاتریشەیە کە کەناڵەکەی بەڕووی دەنگی ئۆپۆزیسیۆن و ناڕازیە کەوتو یوادارم بەردەوام بن لەسەر ئەو نهجە و ئێوەش پەرلەمانتاری لێرێکێک لەوانە نمونەی مامۆستا ئەحمەد دانیێل کە ئێمە شانازی پێ بکەین کاری لەگەڵاکەین ئێمە ئەم پەرلەمانتارانە من و مامۆستا ئەحمەد و برادرانی تریش لە فراکسیۆنە جیاوازەکان لەگەڵ کاک غالبە کە ڕۆژی نۆبەردا کۆمەڵە مەلەفی ترمان لە بەردەستایە لە مەسەلەی بانکە فیدراڵیەکان لە بانکی مەرکەزی لە مەسەلەی بابەتی بودجە و موچە لە ساڵی 2021 تەرکیزی ئێمە لەسەر 2021 کە مەسەلەی بودجەی هەرێمی کوردستان بە یەکجاری چارەسەر ببێ ئەوە استراتیژی ئێمە بێ و هەموو هەوڵێکیشمان بۆ ئەوە بێ کە پارتی ناچارکەین بێتە ژێربەر بە تایبەتی کێشەی موچە بە یەکجاری چارەسەر بێ استراتیژی ئێمە بەس ئەوەیە بە تایبەتی تا لەم وەرزەکە ڕۆینەوە لەگەڵ لێکۆڵینەوە لە مەلەفە گەندەڵیەکان لە ناوخۆی عێراق و لە دەروی عێراق سپاس بۆ هەردوولاتان سپاسی ئامادەبوونتان دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەی شیریکە خواتان